بەڵێ سۆڤان کاتیەوەش باش هادی عامری جگەلەوەی سەرۆکی لەژنەی مادی 140 دوو ئەرکی دیکەی هەیە سەرۆکی ڕێکخراوی بەدر و سەرۆکی لیستی فەتحیشە بەشێک لە سەردانەکەی بڵێن تەرخان کردووە بۆ سەردانیکردنی ئەو شوێنانی کە هێزی بەدری لێیە دوای سەردانیکردنی ئەو سەنگەرانی کە ئەو هێزەی لێیە سەردانی کەسایەتەیە حەزبیەکانی کردووە واتە بەشێک لە سەردانەکەی پەیوەندی بە بانگەشە هەڵبژاردنەوەی خۆتەزانی ئەنی هەڵبژاردن نزیکە بەشەکەی دیکەی تەرخان کردووە بە کۆبوونەوە لەگەڵ جوتیارانی کەرکووک بە هەرسێ پێکاتەکەوە بۆ کۆبوونەوە لەگەڵ جوتیاران هۆڵی خومینی ئیمام خومینی هەڵبژاردووە لێرە جوتیارانی هەرسێ پێکاتەکە لێرە کۆبوونەتەوە بە تایبەت کورد و تورکمانانی داواکاریەوەیان هەیە لە ڕابردوو هادی عامری چەند بڕیارێکی دەرکردووە بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەرگەکانی جێبەجێکردنی مادەی 140 و هەروەها ئیلغاکردنەوەی یاخود ئیلغاکردنەوەی بڕیارەکانی سەردەمی بەعەز بۆی ئەو بڕیارە تا ئێستا جێبەجێ نەکراوە دێت لە نزیکەوە چاو بە جوتیارانەکەوێت و گوێ لە داواکاریەکانە نەگرێت کاک ساتحم لەگەڵا و نوێنەری جوتیارانە وایەکێکە لە سەرپەرشتەرانی مانگرتوانی تۆبزاوە کاک ساتحیوەتانەوێت پەیامێک بە هادی عامری بگەێنن ئەمڕۆ پێت وایە ئەنجامێک مژدەیەک بە جوتیاران نەگەێن ئێمە ئێستا کەمێکی تر بڕیارە بەڕێز هادی عامری سەرۆکی دەستەی جێبەجێکردنی مادەی 140 بگاتە ئەم هۆڵە و چاوی بە ئێمەی جوتیاران و کورد و تورکمان بکەوێت ئێمە کە نیگەرانیمان هەیە کە هەنێ پرسیارمانەیە ئاراستەی بەڕێزیانەکەین یەک لەوانە کە بڕیارەکەی هادی عامری گەیشتوتە کەرکووک بەڵام ئیشی پێناکرێ ئیدارەی خۆجەی شاری کەرکووک کاری پێناکە و ئیشی پێناکە چونکە مەزموونی ئەو بڕیارە هەڵوەشاندنەوەی سەرجەم گرێ بەسە کوشت و کاڵیەکانە ئەمە لایە لایەکی تر لایەنی بەرامبەر کە خاوەن گرێبەستەکان ئەڵێن ئێمە ئەحسای 57مان هەیە گرێبەستی ئەمە هەڵناوەشێتەوە خۆی لە کاتێکە سەرجەم گرێبەستەکان بە قراراتی لیزنە شئونی شیمال کراوە جا بۆیە ئێسامە ئەم پرسیارانە ئارەسەی بەڕێزیانەکەین ئایا بۆ ئەم بڕیارەی کاری پێناکرێت کە لە 18 گەیشتۆتە شاری کەرکووک ئەمە حاڵەتی دووەم ئایا سەرجەم گرێبەستەکان هەڵەوەشێتەوە یان ئەوانەی ئەحسای 57یانەی هەڵناوەشێتەوە ئەگەر وابێ ئەمە کارەساتە چونکە لە 160 خاوەن گرێبەستەکان عەرەبی کەرکووکن ئەحسای 57یان ئەگەر وابێ کارەساتە بەشێکی داواکاری جوتیارانی تۆبزاوەیە کە محەممەد ئەیش نوێنەر جوتیارانی پەڵکانە کێشەکە لەوێ زۆر چڕتر و زۆر بڵین زۆرترە لەلای ئێوەتانەوێت پەیامێک بە هادی عامری بگەێن پەیامی ئێمە ئەوەیە کە بەڕاستی پەلە بکرێت لە جێبەجێکردنی بڕیاری 29 بەداخەوە سەر ڕای ئەوەی کە بڕیارەکە لە 2012 دەرچووە کتابێکیش تقریبەنەوە بۆ مانگونی وێک بەڕێز هادی عامری خۆی کتابەکەی کردوەکو سەرۆکی لێژنەی مادەی 140 بەڵام تا ئێستا لە دەوایرەکانی کەرکووک کاری پێ نەکراوە لای هێزە سەربازیەکان کاری پێ نەکراوە بۆیە پەیامی ئێمە ئەوەیە کە هەتا دەکرێت پەلە بکرێ لە جێبەجێکردنی بۆی کە بکوێتە بواری جێبەجێکردن و بەڕاستی ڕێگەش لە هێزە سەربازیەکان بگیرێ بۆی کە ڕێگری نەکەن لە جوتیارانی کورد ئەوە خاڵی دووەمیشمان ئەوەیە کە بەڕاستی دەبێ پەلە بکرێ لە ئیلغای قراراتی مەجلس قیادەت سەورە لە ناو پەرلەمان و ئەوی لە هەمووشی گرنگترەوەیە بۆمان ڕوون بێتەوە کە ئەوانەی 57یان کەرکووکە دەبێ مادام لە چوارچەوەی تەغیری دیموگرافیاتێن دەبێ قرارەکانی عەقدەکانیان ئیلغا بکرێتەوە جوتیارانی سنووری سەرگەڕان بەڵێ سۆڤان ئەجندای سەردانەکەی ڕوونەدێ لە نزیکەوە چاودێری بارودۆخی بڵێن جوتیارانەکەوە جەخت لەسەر ئەو بڕیارانە کاتەوە کە خۆی دەری کردو و ئەمڕۆ گوایە ینی بەرپرسانی ئیداری کەرکووک ڕادەسپێرێ بۆ ئەو بڕیارانە بە فعلی جێبەجێ بکرێن بەڵێ سپاس بۆ هاوکارمان هێمن دەلۆ لە کەرکووکەوە.